و ملیتر مشکلەمان نابێت باشە ئێستا دێمە سەر کارێکی ئۆکسان و بەندی هەشت بەندی هەشت کارێکی ئۆکسان لێکردنەوە ئەگەر لێە ببینێن کورتکراوەکەی دەتوانین بنووسین ئۆ لێ کەواتە ئەو کارێکی ئۆکسان و لێکردنەوە ئەوە لە ئێستا بزانە کورتکراوەکەی بە ئۆ لێ دەتوانین ناوبین یعنی بۆ هێڵێن کامل کارێکانە ئۆ لێیە کامل کارێکان ئۆکسان لێکردنەوە بابێ پێناسەیەکی بکەم پێش ئەو شتێک کارێکی ئۆکسان لێکردنەوە دوو کردێرەیەک کارداوە دەدات دوو کردێرەیەک کارداوە دەدات لە ئۆکساندا ونکردنی ئەلکترۆنە لە لێکردنەوەدا وەرگرتنی ئەلکترۆنە ئاگادارە باشە ئۆکسان ونکردنی ئەلکترۆنە لە بزانە لە لێکردنەوە لێکردنە دائما کارێکی ئۆکسان لێکردنەوە کوڕینە کارێکی ئۆکسان لێکردنەوە دوو کردەیە هیچیان بەبێ هیچیان ئەنجام نادرێت هیچیان بەبێ هیچیان بوو نادات وەکو کردەی خێرکردن وایە کەسێک خێرەکە دەبێت کەسێک وەرگرێت وەنیا هیچ کامیان نەخێرکەر بەبێ خێروەرگر نەخێروەرگر بە خێرکرد هیچیان بەبێ هیچیان ناتوان پرۆسەی خێرکردنەکە ئەنجام بدەن وەنیا هیلا دەبێت دەوری بەخشێت لە بەرامبەر کەسی شتێک وەرگرێت کارێکی ئۆکسان لێکردنەوەش هەمان شتە ئەگەر توخمێک مادەیەک نەبەخشێت لە بەرامبەردا مادەیەک چۆن نەتوانێت وەرگرێت وەنیا یان ئەگەر مادەیەک وەرنەگرێت مادەیەک چی ببەخشێت بە چی ببەخشێت کەواتە بە یەک هۆڕ دەدەن بابین یەک وەریان بگرین پێش ئەوەی بچۆ سەرەوە با بزانین ژمارە ئۆکسان چییە ژمارەی ئۆکسان ئیشمان بکە و دەستەواژانە هەیە کوڕینە ببینن ژمارە ئۆکسان ژمارەیەکی موجە بە یان سالیبە کە کۆمەڵە گەردیلەیەک یاخود گەردیلەیەک هەیە لە خۆی دەگرێت بۆ نمونە ببینن CL سالب یەک ببینە NA موجب یەک ببینە SO4 سالب دوو NH4 موجب یەک تەدەبین ئەمانە هەر هەمویان پیان دەگوترێت ژمارە ئۆکسان تێگەیشتن ئەوانە ژمارە ئۆکسان ئەوە تا ئێستا وردە هەوڵدەدەم ئەو زانیاریانە پۆلی 11 فێربووی دووبارە بەبیرت بێتەوە ڕازاییەکەیەوە دێمە سەر چەند تێبینیەک تێبینیەکان تێبینیەکان لە مەرزەمەکەت هەیە و باسیشی دەکەم یەک توخمی سەربەست ژمارە ئۆکسانی دەکاتە سفر ئاگادار بە یەکەم توخمی سەربەست ژمارە ئۆکسانی یەکسانە بە سفر ئەو لەبەر بکە هەموو توخمە سەربەستەکان واتە ئەو توخمانەی لە خشەی خولیدا هەن باش نییە ببینە ئاسنا زێڕە زیوە تەنەکەیە مثل سۆدیۆم زانە سۆدیۆم Fe H2 Cl2 هەتا دوای توخمە سەربەستەکان هەموو ژمارە ئۆکسانیان سفرە هیچی لەسەر نانووسێت لە هاوکێشەدا هیچ لەسەرەوە نییە کە هیچی لەسەر نییە یعنی سفر ئاگادار بە کە هیچیان لەسەر نییە واتە ئەوانە سفرن ئاگادار بن ژمارەی ئۆکسانی هەر ئایۆنێک دەکاتە بارگەکەی باش نییە دووەم ژمارە ئۆکسانی ئایۆنێک یەکسانە بە بارگەکەی ئەگەر لێیە بە بارگەکەی نمونە CL سالبیەکە ئەو ژمارە ئۆکسانیتی وانە کەی موجەبیەکە ئەوە ژمارە ئۆکسان بارگەکەی تێگەشتی کەواتە ژمارە ئۆکسانی هەر ئایۆنێک دەکاتە بارگەکەی SO4 بە هەمان شێوە SO4 سالب دوو ئەوە بارگەکەی ئەو تێبینیە لە وزاری هاتووە جارێک بەم شێوەی نووسرابوو ژمارەی ئۆکسانی ئایۆنێک دەکاتە کام لەمانە بۆ موجب سێ سفر سالب دوو بارگەکەی طبعا بارگەکەی وانیا ئیتر ئەو بارگەیە سفرەیان موجبەیان سالبە ونی دەکات بارگەکەی ئاگەر لێ هەرچەندە مشکلمان دێمە سەر تێبینی سێم بەردەوام دەبم بزانە ژمارەی ئۆکسانی ئۆکسجین لەکوێ لە ئاوێتەکانیدا
یەکسانە بە سالب ئاگدار یەکسانە بە سالبی ژمارەی ئۆکسانی ئۆکسین لە ئاوێتەکانیدا دەکاتە سالب 2 بەڵام لە پێرۆکسیدەکان دەکاتە سالب 1 بەڵام ئەگەلەیە بەڵام لە H2O2 دا یەکسانە بە سالب 1 ئەلێرە سالب 1 و لە فلۆری لەگەڵ ئاوێتەکانی فلۆریشدا OF موجب 1 OF2 موجب 2 کەواتە ئەو حالەتان ئەو ئەگەرانە لە ئۆکسجین بێنە دەرێ ئۆکسجین هەمیشە چەندە؟ سالب 2 ئۆکسجین لە ئاوێتەکانیدا هەردەم سالب 2 ئەوانە بێجگە ئەوانە دەبینێت باشە؟ بەردەوام دەبن لە تێبینیەکان ژمارە ئۆکسانی فلۆر گەردیلەی فلۆر هەمیشە دەکاتە سالب 1 ئەو لەبەر باشە؟ پێنجەم ژمارە ئۆکسانی هایدرۆجین هەمیشە موجب 1 هەمیشە لەکوێ؟ لە ئاوێتەکانیدا ئاگدارە لە ئاوێتەکانیدا بەڵام لەگەڵ کانزای چالاکدا سالب 1 بۆ نمونە KH لێرە ئەوە موجب 1 هایدرۆجین دەبێتە سالب 1 CaH2 ئەوە موجب 2 ئەو دەبێتە سالب 1 کەواتە لەو کاتانە ئەوە گەرانی لێ بێنە دەر باشە؟ NaH لێرە سالب 1 ئەوە گەرانی لێ بێنە دەر هەمیشە هایدرۆجین لە ئاوێتەکانی چیە؟ موجب 1 بەس ئەوە گەرانە؟ نا لەگەڵ کانزانە بەس بێتەوە هەر ئەوانە باوە شەشەم ببینە ژمارەی ئۆکسانی تخمەکانی کۆمەڵەی 1 یەکسانە بە موجب 1 لیتیۆم موجب 1 سۆدیۆم موجب 1 پۆتاسیۆم موجب 1 هەتا دوایی ئەوە لە چێن دەرێت؟ لە ئاوێتەکانیدا ئاگدار بە لە ئاوێتەکاندا لە ئاوێتەدا هەفتەم ژمارە ئۆکسانی تخمەکانی کۆمەڵەی 2 یەکسانە بە موجب 2 لەکوێ؟ لە ئاوێتەدا ئاگدار بە مەگنیسیۆم موجب 2 کالسیۆم موجب 2 ئەگەلەیە باریۆم سترۆنیۆم باشە؟ موجب 2 SR موجب 2 هەتا دوایی ئەوانش دەبێت لەبەر کەی هەشتەم ژمارە ئۆکسانی ئاوێتە یەکسانە بە 0 وەکو باسم کرد لێرە ژمارە ئۆکسانی ئاوێن دەکاتە بارگەکەی ناکات سفری ئایۆن دەکات بارگەکەی بەڵام هی ئاوێتە دەکات 0 هی ئایۆن دەکات بارگەکەی سەری بەڵام هی ئاوێتە دەکات 0 سوودەم تێبینانە وەردەگرن کوڕینە سوودەم تێبینانە وەردەگیرێ بۆ دۆزینەوەی ژمارە ئۆکسانی هەندێک لە تخمەکان باشە؟ بۆ نمونە ببینین پرسیارێک دەنووسم پرسیار ژمارەی ئۆکسانی ئاگدار بە گۆگرد گۆگرد چەندە لەم ئاوێتەیەدا H2SO4 ئەلف دەنووسین موجب 2 با دەنووسین موجب 4 جیم دەنووسین موجب 6 دال دەنووسین موجب 8 چێتوانە جواب بداتەوە؟ موجب 6 باشە با ببینین بزانین لێ دیارە دیارە زیێت بووەڕە ببینن دێم چێکەم کوڕینە H2SO4 ئەوە ئاوێتەیە یان ئایۆنە؟ ئاوێتەیە یان ئایۆنە؟ ئەو ناوانەی کە باسی
أي داري في مش خوما في وزن الله. بس من قسم درس كان لا لا ببينا أو آيتين آيونا طبعا آيتين ونيا آيتين كآيتين يكسر لكم بس أقل ليه يكسر بس جمع الأكساني آية سندا زور باش إيه صديق جمع الأكساني هيدروجين موجب جمع الأكساني أكسجين سالب عندنا ما نقول أنا جمع الأكساني كان هميشه موجب وسالب لكن أجر يقدر نبي أو أنا أجر كان مين ونيا أو أنا أجر كان مين فاتو الإنسان بس تمشى سال سالب دو أو سالب دو زمان موجب موجب إما بقولي دوازي زانستي ونيا توام إكسك ليه دار من زمان إكس دارنا بيكسش ما رقم بقولي سندك تاو أو بيوند بيكاريا وعزة تندوس درسي ده بدي أنا موجب شو إيه ونيا إير عفو إير سالب ونيا ده موجب دو موجب شش موجب هشت سالب هشت صفر كواكب أو جوجل ده سندا موجب شش أقلها زالما دو شيء ما نجمع ركسان كان ببيني لو دوباره بكم زالا أقدر بقى جملة بيرو زالا دانش ببینن H2 SO4 اگر لیا بتوانه او اکسان دکین بس صفر لبرچی آیتا او آیتا جمالوس آیتا کان قرینه او بارگن آیتا او يعني بوقت عاشی تجمالوس هنده کان صفری او آیتا اکسین سنبو سازانا سالب دو سالب هيدروجين موجب دو جانا موجب موجب بيكاري أنا أو هاو كشيء طاف ويا إكس دابنه إكس ببينه يعني شو راسته خدرين أجر موجب ششم ده زانا موجب بيز داني ناقص موجب سال داني ناقص موجب حب داني ناقص دبيش مالك داني ناقص موجب شش موجب دو موجب شش موجب شش سالب شش صفر كواتا جوجل دكاتا أقله نمونه إيش كذا نسم قطعي بوابة لدي إيش ما بيده بي أقدر بل بس يعني كوا حلقي ورقرين سامو موجب شاشة كواس بس يعني إيش جمارة أكساني جمارة أكساني كربون سندا لم آيون دا CO3 سالب دو بك با برسم موجب دو سالب دو جیم موجب سال زال سال جواب نرودی سالب دو سالب موجب جواب باش اگر من بيت بابم اوش نمونهش حركي كتايب وموضوع بيت كذا كم CO3 سالب دو چه دزانه یکسان مثلا سالب سالب فصل یکسان باقی هدیه من نالی جاها تازه تبینی من نوسی بگوت من اگر آویت کبو یکسانه بس بلام آیون یکسانه به بالگه کی او بالگه سالب دو کات یکسانه به سالب دو استادیم پرینا کات او سالب دو هیچ پیوندی با اکسیژن نیا او بالگه همو آیونه اگله باید دیم دیره دروسی سالب دو ناو اکسیژنه که تابزانی نه باشیم نوسیم او سالب دو تایبت با اکسیژنه که سالب دو کسره بالگه همو آیونه که اکسیژن نیا بس تتفرق كتير أو سالب دو أو سالب دو تلاقي سيجاران سالب دو سندكا سالب شش سندابنه سندين شمال تعقيب كوا ناكا سالب دو ونيا
زانە موجب دوودانێ دەکات موجب دەکات سالب چار ئەو نییە موجب سێ دەکاتە سالب سێ دەکردمە موجب چار یەکسەر سالب دوو دەداتێ کەواتە کاربۆن موجب چارە ئەوە هەڵمامژار آخر نمونە ئاگدار بە PO 4 سالب سێ چێ زانە ژمارۆکسانی پیتر لەجێ خۆتەوە نا لەجێ خۆتەوە نا دەی ژمارۆکسانی فۆسفۆر چەندەرەوە لەو ئایۆنەدا با حەلیکەم ئاگاتە لە من بێت پێویست ناکات دەی ئاگدار بە هەموو یەکسان دەکەم بە سالب سێ چکە ئایۆنە یەکسانە بە بازەکەی ئەها ببینن ئەوە سالب دووە چند زانان سالب دوو سالب هەشت ئەوە دەبێت موجب پێویست بێت موجب پێ سالب هەشت سالب کەواتە ئەو فۆسفۆرە ئاگاتە لێ گرنگی خۆ هەیە ئاگادار دۆزینەوەی ژمارۆکسانەکان باشە یاڵا ئێستا دێم باسی کارلێکەکانی ئۆکسان و لێکردنەوە دەکەم یەکەم کارلێکی ئۆکسان طبعا کارلێکی ئۆکسان پێی دەگوترێت نیوە کارلێک ئاگادار بە پێی دەگوترێت نیوە کارلێک کارلێکی تەواو نیو کارلێکە پێناسەی خۆی هەیە و تایبەتمەندی خۆی هەیە کارلێکی ئۆکسان کوڕینە ببینن لە کارلێکی ئۆکساندا لە کارلێکی ئۆکساندا ونکردنی ئەلیکترۆنمان هەیە باشە زیادبوونی ژمارە ئۆکسان هەیە باشە ئەلیکترۆنەکان لە بەرهەم بنووسە یان دەنووسرێت باشە لە ئانۆد ڕوودەدات ئەوە بەندینۆیە ئاگدار پەیوەندی بە بەندینۆیە وا لێرەش نووسیمان زەرەر ناکەین ژمارەی ئەلیکترۆنەکان یەکسانە بە جیاوازی ژمارە ئۆکسان لە هەردوولا باشە ئەوە کارلێکی ئۆکسانی ئەوە پێناسە و تایبەتمەندیەکانی کارلێکی ئۆکسانە کەواتە کارلێکی ئۆکسان ئەو کارلێکەیە ئەو نیوە کارلێکەیە لە ئەسڵدا بۆ خۆی کە تێیدا ئەلیکترۆنەکان ون دەکرێت و ژمارە ئۆکسانیش زیاد دەکات با بێم زارم تەلەبینە نمونە وەرگرم ببینیم NA بوو بە NA موجب یەک ئەوەش صفر طبعا تەلەبینە کە نانووسێت NA هیچی لەسەر نییە واتە صفرە کاتە دەنووسن صفر چونکە هیچی لەسەر نییە ئەگەر لە صفر بچێتە ژمارە ئۆکسان بگۆڕێ بێ بە موجبێک زیادی کریان کە یەکێک لە تایبەتمەندیەکانی کارلێکی ئۆکسان زیادبوونی ژمارە ئۆکسانە کەواتە ئەم کارلێکە چییە؟ ئۆکسان ئەلیکترۆن لەکوێ بنووسین؟ لە بەرهەم ئەوە ئەلیکترۆنمان لە بەرهەم بنووسین باشە ئاخر شت ژمارەی ئەلیکترۆن دەکاتە جیاوازی نێوان ژمارە ئۆکسان لە هەردوولا ئێرە چەندە صفر جیاوازیان یەکە ئەوە یەک ئەلیکترۆن نمونەیەکی تر با بنووسین FE بوو بە FE موجب دوو چەندە ئەوە صفرە بوو بە موجب دوو زیادی کریان کە زیادی کرد دیسان ئۆکسانە وانیا ئەو تایبەتمەندیانە پێویستە بزانین ئاگادار بە ئەو قسەی خۆم کرد ئیتر تەواو پێویستە بیزانین کۆ ئەلیکترۆن جیاوازی ئەگەر لێە بەردەوام دەبن لەسەر کاتێکی لێکردنەوەش ئەو دەرسیادی لێدان پێم وایە منش لەگەڵ کاتی منە تەواو نەبوو ببینە قەی ناکە تەلەبینە دووەم کارلێکی لێکردنەوە ئەو قسانە بێچەوانە دەبنەوە بەس خاڵی پێنجەم هاوبەشە تەنها خاڵی هەیە هەموو گۆتم بەندینەوە دوای لێنەسەری باشە ئەو قسانە هەمووی پێچەوانە بکەوە بەس پێنجەمینیان نا واتە وەرگرتنی ئەلیکترۆنە واتە لێرە زیاد دەکات لەوێ کەم دەکات ئەلیکترۆن لە کارکردن بنووسە لە کاسۆ دوو دەدا
پێنجەمیان هاوبەشە نمونەکە دەدەمێ کوڕی دەبینن ئەها NA موجب بوو بە NA صفر شێزانێ زیادی کریان کەمی کرد ئەها کەمی کرد واتە لێکردنەوەیە مادام لێکردنەوەیە کۆ ئەلکترۆن جیاوازیە نمونەیەشی کە FE موجب سێ کوڕی نەبزانن بوو بە FE موجب دوو ئەو جارە کەمی کرد لێرە بنووسە جیاوازی ئەوە کامێشی ئۆکسان لێکردنەوە کۆتایی هات نمونەکتان نایە باسی کە بڵێ مامۆستا نمونەیەکمان لەسەر ئۆکسان لێکردنەوە دەزانم مەبەستت چییە دەچێتە سەرکەرتی باشە